لەسەر پرسی گواستنەوەی ڕاژەکانیان و دوایین هەوڵەکان بۆ بەبانکیکردنی موچەکانیان لە بانکەکانی ڕەشید و ڕافیدەین، نوێنەری مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی کەرکووک لەگەڵ لیژنەی پەروەردەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کۆبوونەوە. مامۆستایانی ناڕازی دەڵێن ئەوەی لە ڕابردوو وەک بەڵێن پێیان درابوو جێبەجێ نەکرا و چارەنووسی 5,000 واژوویان نادیارە. ئێمە پێر لە ماوەیەک 5,020 واژومان کۆکردە بۆ مەستی گواستنەوەی ڕاژەکان بۆ سەر ناوەند. بەڕاستی تاکە ڕێگا ئومێدێک بوو لە لای مامۆستایان مابوو. ئیمڕۆ توانم بڵێم لەوەش بێ ئومێد بووین. هاوشێوەی هەژماری منەکە کە لە کاتی بانگەشەی هەڵوش بژاردن گەورەترین ڕکلام و بانگەشەیان بۆ کرد، کەس هەژماری من نەکە، هەمووتان بچن تەڵتین کرد و کەرکووک حاڵەتێکی تایبەتمەندی خاصی هەیە کە بانکی ڕەشید ڕافدین لێرە لقیان بوونی هەیە. ئەوە تەواو مامۆستایان فەرمانبەران لێی بێ ئومێد بن. گواستنەوەی ڕاژەکانش ئێمە ئەمڕۆ گەشتنە و قەنەعەتی کە ئەویش بە دەردی هەژماری منەکەیە ڕۆشتووە و فەوتاوە. ئێمە ئێساتی بۆی بەدەداچین بۆ فەرمانە بکەین، بەڵام دیارە ئەماژەر بەدەمیێڵەن گەشتووە دەست سوودانی و ئەنجومەن، بەڵام نازان چی لێ هاتووە فۆرمەکان. ئێمە تا ئێستا لەوە مەویز بووینە. داوامان کە ئەوە ژماری منە بۆ هەولێر نووسراوکرا، بەڵام بۆ سەپانیان سەر کەرکووکە. ئێستا مامۆستایانی خوێنی کوردی بەڕێوەبەرەکان فۆرمەکان پڕەکەن و مامۆستایان داوامان کرد ئەوە ڕابگیرێ نەسەبێ سەر مامۆستایان. لەبەر لە دنیا هیچ بانکێک نەبووە بە زۆر فۆرم بە مامۆستا بە بەشدارەوە پڕکاتەوە. بۆ ژماری فۆرم بە زۆر مامۆستا پڕکاتەوە، بەڵام دیارە ئەوان دیارە دەسەڵاتیان هێڵێ. ئێمە فەرمانبەری حکوومەتی عێراقی لە ئەنجومەنی پارێزگا ژماری من سابارەی ئەمە هیچ شتێکمان پێ ناکەی لەوەیە. سەرۆکی لیژنەی پەروەردەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم بە بەرپرسیار دەزانێ و پێی وایە هەرێم بربەست لە بەردەم چارەسەری کێشەی مامۆستایانی خوێندنی کوردی دادەنێت. ئەو محاولەتانی ئێمە کە هەموو کەڕەتێک دووبارەیەکەینەوە و ئەچین داخوازیەکان بەرزەکەینەوە هەمووی ئەگەڕێتەوە دیسانەوە یەکشت ئەویژەوەیە دەبێت بە وازەحی بۆەوەی هەمووتان ئەمە بزان دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان دەستبەرداری شایستە دارایەکانی مامۆستایانی خوێندنی کوردی بێ بۆی بتوانین گواستنەوەیان بۆ بکەین بێنەوە لە شارەکەی خۆیان کە ئێستا وانە ئەڵێنەوە شایستەی دارایش لەسەر ئەو حکوومەتە وەربگرن کە لە حالی حاضر کە لە ئێستاکە لە واقعی حالە لە کەرکووک هەموو فەرمانبەرەکانی تری کە وەکو ئەمانن پارەکەیان لە حکوومەتی عێراقی وەرگن. مامۆستایان و فەرمانبەرانی خوێندنی کوردی دوای چەندین جار مانگرتن و خۆپشاندان بۆ گواستنەوەی ڕاژەکانیان و بە بانکیکردنی موچەکانیان ئێستا بێهیوان لە جێبەجێکردنی داواکاریەکانیان، هەر بۆیە بڕیاریان داوە لە داهاتوودا هەڵوێستی دیکەیان هەبێت و فشارەکانیان زیاتر بکەن. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.